ئەتوانم بڵێم ڕۆڵی پەیام ڕەوتی نیشاندەری ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بۆ لە هەرێمی کوردستانە بەو ئەتەکیەت و ئەخلاقیەت و مەسئولیەتی کە هەیەی ڕاستە ئێمە زۆرێک لە کەناڵیش لەسەر ئۆپۆزیسیۆن بوونەکەن بەڵام ئەو لەوە چێ کۆمەڵێک بنەمای ئیتیکی تێپەڕێن لە پێناو بەرژەوەندێکی سیاسیە بۆی ئامانجێک بەدەست بهێنێ بەڵام پەیام نەیتوانی ئەو ئیتیکێتە ببەزێنێ یان تێیپەڕێنێ لەسەر بنەما ئیتیکیەکانە بێکار بکات بۆی پەیامە سیاسەکانی خۆی بگەێنێ و شەقامیش کۆمەلگەی کوردیشوانیشان بدا کە فعلا خاوەنی ئەتەکێت و ئەخلاق و فەرهەنگی خۆیەتی لە دەربڕینی ڕەخنەیە لە پشتیوانی باشەیە لە ڕەتکردنەوەی خراپەیە هەموو ئەمانە ئەتەکێتیان هەیە شێوازی دەربڕین و نمونەی پەیامسازیان هەیە کە تەسەوورەکەم یا پێم وایە بەو چاودێری کە هەم بووە لەسەر میدیایە کە پەیام ئەگەر قوربانیشی دابێت لە ڕووی ئاست و لێڤڵی بینەری خۆیەوە یان لە ڕووی سەرنجڕاکێشی خەڵکەوە نەهاتووە و ئیتیکێتە ببەزێنێ لە پێناو ئەوەیە کە ئەوەی لە میدیایە هەیە باسەکرێت لایک و ڤیو ئەمانەی زیاد بکە بەڵکو پابەندی ئیتیکی خۆی پاراستووە چونکە ئەمە بێ بە تاریخ بۆی ئەمە کۆمەلگا ئەگۆڕێ کۆمەلگای نوێ دروستەکە لەگەڵ جیلی لوێ تەعاملەکە فەرهەنگی ئەوان لەسەر شەقام و بەرامبەر بە دەوڵەت و دەوڵەتکاری و ئۆپۆزیسیۆن و هەموو ئەمانە دروستەکاتەوە حتا زمانیان ڕایەنێ لەسەر باشەوتن